جۆزێ مۆرینۆ گونجاو بۆ ڕاهێنەرایەتی کردنی ڕیاڵ مەدرید چی وای کردووە بیر لەوە بکرێتەوە مۆرینۆ بکرێتەوە با کاپتنی کەشتێکەی مەدرید و وەک جێگرەوە ناوی بهێنرێت. جۆزێ مۆرینۆ لە ساڵانی 2010 بۆ 2013 ڕاهێنەری یانەی شاهانە بووە لە سەردەمێکدا بووە بە ڕاهێنەر کە ئەو کات بەرسەلۆنا لا ترۆپک و لوتکەدا بوو بە تەواوی ڕیاڵ مەدریدی ون کردبوو. ئالەو کاتەدا مۆرینۆ هات و هەیمەنەی بۆ ڕیاڵ مەدرید گەڕاندەوە هێزی گەڕاندەوە باڵانسی هێزی گۆڕی. 2011 بۆ 2012 ڕیاڵی کردە پاڵەوان و ژمارەی پێوانەی تۆمار کرد بە 100 خاڵ و 121 گۆڵ. دواتر یانەی ڕیاڵ مەدریدی جێهێشت و لەگەڵ چەندین یانە ڕێککەوتنی کرد و لە تەواوی یانەکان پرۆژەکەی شکستی هێنا و بەشێک پێیان وایە فەلسەفە و شێوازی یاریکردنی بەسەر چوو چیتر وەکو ڕابردوو سەحرەکانی کار ناکات. ئەگەر ڕیاڵ مەدرید بێوێت مۆرینۆ چارەسەری کێشە خێراکانی یانە ئیسپانیەکە بکات ئەوە ئاساییە بیر لەوە بکرێتەوە دووبارە بیکەنەوە با ڕاهێنەر، بەڵام ئەگەر وەکو پرۆژەی درێژخایەن سیر بکرێت ئەوە شکست دەهێنێت و ڕاهێنەری زۆر ورد و گونجاو هەن کە دەتوانن ئەو کارە بکەن. مۆرینۆ ژیرە لەوەی چۆن لەگەڵ ئەستێرە گەورەکان مامەڵە بکات و کۆنتڕۆڵیان بکات و بۆ دەشزانێت چۆن فشار لەسەر یانە مەدریدەکە کەم دەکاتەوە، بە ئاسانیش دەتوانێت ژووری جلگۆڕین کۆنتڕۆڵ بکات.